وەڵام نەدانەوە و گوێنەگرتن لە داواکاریەکانیان جارێکی تر مامۆستایانی وانەبێژی لە کارلادراوی هێناوەتەوە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و داوا دەکەن بگەڕێنرێنەوە هۆڵەکانی خوێندن و ئەو مافەی لێیان زەوت کراوە بۆیان بگەڕێنرێتەوە. مامۆستایانی وانەبێژی لادراو بە بڕەپارەیەکی کەم و ماندووبوونێکی زۆر ماوەیەکی زۆر بۆشاییەکانی کەرتی پەروەردەیان پڕکردوتەوە، بەڵام ئەنجامی ئەو خزمەتە دوورخستنەوە و لادانیان بووە. وانەبێژان بە هۆکاری جیاجیا لابراون، وەک نەبوونی مۆڵەتی دایکایەتی و نەخۆشی و دانانی مامۆستای میلاک لە جێگەکانیان و ئێستاژ وەزارەتی پەروەردە ئامادەنیە بیانخاتە لیستی مامۆستایانی گرێبەستەوە. ئەو مافی ئەمەیە کە وانەبێژەکان دابنرێن بە گرێبەست. ئەوەیە لە ئێستادا 7000 مامۆستا کراوە بە خاننشین. ئەم نزیکی 2000 مامۆسایە شوێنی ئەو 7000 مامۆسایی پێپڕ کرێتەوە و بتوانانی ئەمەش دەست بەکار بوون وەکو مامۆستا دەوام لە ئەرکابی. بەڕاستی ناخۆشە، یعنی تۆ ساڵانێکە خوێنی بۆ ئەوەیە کە دەرەنجامێکی هەبێ، بەڵام لە پڕێکە لادرێ ناخۆشە. 2012 بۆ سیانسا تەخەڕوجم کردووە، لە 2013 لە قوتابخانەیەک وانەبێژ بووم، ئیتر دابڕاوم و دانراومەتەوە و مودەی 4 ساڵ خزمەتم هەیە و بەردەوام بوومە لە پیشەکەم. گرفتی بۆ ژیانی ئێوە بۆ بژێوی ژیانتان دروست؟ بە تەکید بژێوی بۆ ژیانی ئێمە دروست کردووە، لەبەر ئەوەی ئێمە خۆمان چەند ساڵێک دەواممان کردووە و ئێستا کەش وەزعی کوردستان ئەزانی لەو بارودۆخەیە و بە تەکید درستی کردووە. دوای ئەوەی فەرمانی بەگرێبەستبوونی مامۆستایانی وانەبێژ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرکرا، بەشێک لە مامۆستایانی وانەبێژ کە لە کارەکانیان لادرابوون ناڕزایەتیان دەربڕی و داوایان لە حکوومەت کرد ئەوانیش هاوشێوەی مامۆستایانی دیکەی وانەبێژ دابمەزرێن. دوای چەندین خۆپیشاندان و گرتبوونەوەی ناڕزایەتی تا ئێستا وەزارەتی پەروەردە وەڵامی داواکاریەکانیانی نەداوەتەوە. ڕاستی تاوانە، جەریمەیە، زوڵمە ئەم مامۆستا بەڕێزانە کە دوورخرانەتەوانێ و ناگەڕێنرێنەوە بۆ شوێنەکانی خۆیان، چونکەمانەی کە وازیان لادراون لە وانەبێژی بە ئارەزووی خوای وازی نێناوت. مادە حاڵ و گوزارانی خراپی مامۆستایان زۆرە، نازانی دەستخێتە سەر کامبرینە. بۆی بەڕاستی مامۆستایانی وانەبێژی لادراو ئەلحەقترن و مافێکی شەرعی و یاسایی خۆیانە کە پێویستە بگەڕێنرێنەوانێ بۆ سلکی پەروەردە و بە داواکارەکانی خۆیان بگەن. وەڵام من وەک خۆم 10 ساڵ خزمەتم هەیە، 6 ساڵ لە ئامادەی و 4 ساڵ لە بنەڕەتیە. وەڵای من بەهۆی هاتنی میلاک دوورخرامەوە، دواتر هەر بە بیانی ئەوەی جێگانیە و مەکتەب نییە تا ئێستا هەردا نەندرامەوە. مامۆستایانی لە کارلادراوی وانەبێژ ژمارەیان نزیکی 2000 مامۆستا دەبێت و بەپێی قسەی وەزارەتی پەروەردە زیاتر لە 7000 مامۆستا خانەنشین بوون. مامۆستایانی وانەبێژی لادراو داوا دەکەن لە جێگەی ئەوان دابنرێن و بکرێنە گرێبەست و لە ناوەندەکانی خوێندن وانە بڵێنەوە و مافەکانیان بۆ بگەڕێتەوە. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.